من ژینگە پارێزم، هەمووان منە ناسن، بەڵام کەس تا ئێستا شتێکی دەربارەی من نەنووسیوە. شاعران و نووسەران دەربارەی گوڵ و دار و درەخت، دەربارەی جۆگاوەکان، تافگە و شینایەکان شیعریان نووسیوە، بەڵام گەر کەمێ ورس سەرنج بن ئەتوانن لە ناو دار و درەخت و باخچەکانە، لە کەنار و جۆگە ئاو و شەقام و شۆستەکانە بمبینن لەوانەیە حەقی خۆیان بێت تا ئێستا شیعرێکیان لەسەر نەنووسیوە. ئاخر چی ئامادەیە قەسیدەیەکی جوان بۆ زبڵەکان بڵێ؟ بە پارچە پەخشانێکی ناسک باسی خۆڵە عەمەلەکان بکە. بەڵام خۆ من زبڵ نیم، من زبڵ ڕێژم، من ژینگە پیسکەر نیم، ژینگە پارێزم. ژینگە پارێز واتە ئەو کەسەی کە چڵک و پیسی پاک کاتەوە، کەواتە هەموو خەڵکی ژینگە پارێزن، هەر لە داراوە تانەدار، دەوڵەمەند یا هەژار، لە ژیاندا شتێک پاکەنەوە. بۆ نمونە هەموو کەس ڕۆژانە دەست و دەم و چاوە شوا و پاکیەکاتەوە، قاپ و جل و بەرگ و سفرە و ناوماڵەکانیان پاکەنەوە. پزیشکێکی دەمودان کە دانەکرم خواردوەکانی خەڵک هەڵدەکێشێ و ددانەکانیان پاکاتەوە. فێرکارێک کە گەت گەردی نەزانی لە مێشکی مناڵێک بەزانین دەرەکە. کەواتە جیاوازی چییە؟ هەرێکێک لە ئێمە پیسیەک پاکەینەوە. پاکشکەرەوەکان پایە بەرزن، جێگای ڕێزن. ئەگەر چی خەڵکی تەنها خۆیان و ماڵەکانیان پاکەنەوە، من لەوان زیاتر کۆڵان و شەقامەکانی شاریش خاوێنەکەمەوە. ئایا کەسێک تەنها کارەکانی خۆی ئەنجامەیە ئەو کەسە بەرز و پایەدارە، یان ئەو کەسەی کە کاری کەسانی تریش ئەنجامەیە؟ کە خەڵکی تر چەند ڕۆژێک کار نەکەن زبڵێکی کەمترە کەوێتەوە، بەڵام من ئەگەر چەند ڕۆژێک دیار نەبم ژیانی خەڵکی بە زبڵدا پۆشرێ. من نازانم ئەگەر کارەکان لە ڕێی سوودەکانیانەوە نرخیان هەبێ کاری چ کەسێک لە کاری ژینگە پارێز بەسوودترە. کاری کەسێک بە نرخترە کە هەموو شتێکە بە زبڵ و شەقام و کۆڵانەکانی لێپڕەکە، یان کاری ئەو کەسێک کە دێ شەقام و کۆڵانەکان لەو زبڵانە خاوێنەکاتەوە. من نازانم کەسێک باشەکە کاری خەڵک ئاڵۆزەکە، یان کەسێک کە کاری خەڵک ئاسانەکە. خوێندەوارەکان کتێب و پەڕە نووسراوەکانیانەکەن بە زبڵ و منیش کۆیانەکەمەوە و دووبارە ئەیانکەمەوە بە کتێب و دەفتەر. من پاییزان گەڵا ڕاماڵم و زستانانیش بەفر، هاوینانیش دەشۆمەوە و بن باخچەکان خاوێنەکەمەوە بۆ ئەوەی هەمیشە بەهاریان بێ. من ژینگە پارێزم، من و ئاو و خۆرە تاو با هاوڵی یەکترین، هەموومان ژینگە پارێزین. بەڵام نازانم بۆچی هەندێک کەس خۆیان لە ئێمە لەلا بەنرخترە و ئێمە لە خوار خۆیانەوە بینن. من ژینگە پارێزم، ئەگەر لە نیوەی شەوە یا لە تاریکی و لێڵی بەری بەیانیە نیشانەیەکی هات و چۆتان بینی کە جوڵایەوە، ئەوە منم. بەرگی تایبەتی کارکردنم لەبەرایە و خەریکی خاوێنکردنەوەم. من هەموو ڕۆژێک ئەچمە بەردەرگای ماڵان و زبڵەکان کۆکەمەوە، خۆزگام توانی دڵی خەڵکیش بشۆم و گسکم لە زبڵەکانی ناو ناخیان باە، بۆ ئەوەی خۆیان لە کەس بە گەورەتر نەزانن. ئەو کەسانی کە خۆیان لە خەڵکی بە گەورەتر ئەزانن وەکی سە زبڵێک دێنە بەرچاوم، بەس چییە ئەوەیە بڕێیا ڕۆن. ئەو جۆرە کەسانی کە خۆیان لە خەڵکی بە زیاتر ئەزانن هیچ نین، تەنها کارخانی بەرهەمهێنانی زبڵن. ئەو جۆرە کەسانی کە لە چاوتروکانێکا باخچەیەکی سەوز
ئاوێکی خاوێن، گوڵێکی جوان، میوەیەکی تازەگەی و نانێکی گەرم ئەکەنە زبڵ. ئەترسم ڕۆژێ بێ گۆی زەوی وەکو کیسە زبڵێکی مەزنی لێبێ، ئەوساییتر من هیچم لەدەست نایەت. ئەگەر ئەو ڕۆژە بێ، ئەوسا بێژینگە پارێزێک لە مەریخەوە بە کەشتیەکی خۆڵ ڕێژی گەردوونیەوە بێ و گۆی زەوی هەڵگرێ و بیبا و فڕی باتە ناو کوورەکانی خۆرەوە.